پرۆژەی چاڵدێرانێکێکە لەو دوو پرۆژە هونەریە یاخودێکێکە لە دوو پرۆژە هەڵبژێراوی ئەمساڵی پلاتفۆرمی چیرۆکەکانی گەشت کە فستیڤالێکی وێنەیە و تیایدا فۆتۆگرافەر یونس محەممەد بەشداری کردو و چەند بەرهەمێکی لەو با بڵێن پێشانگا وێنەیە نمایشکراوە. زۆر بەڕێز یونس محەممەد فۆتۆگرافەر لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵمەکە. یونس سلااوت لێبێ و ئەم کاتت باش. سلااو لە خۆشەویست ئێوارەتان باش. سوپاس بۆ تۆ. پلاتفۆرمی چیرۆکەکانی گەشت فستیڤالە؟ چیرۆکەکانی گەشت یا بڵێن بە ئینگلیزی travel award فستیڤالێکی وێنەیە کە ئین ساڵ بۆ ساڵ بۆ جاری دووەم ساڵی دووەمێکی لە ئیتالیا جێبەجێ دەکرێت. بەڵێ. لەم دوو ساڵە توانێتی ئێگەی خۆی لەناو هونەری فۆتۆگرافی بە تایبەت لە ئەوروپا یعنی بدۆزێتەوانە و گرنگیەکی زۆری پێکردێت. بەڵێ. زۆر باشە. کارەکانی تۆ بە تایبەتی نمایشکرانیان وەکو پێشانگایەکی هاوبەش کارەکانی تۆ بەشێک بوو لەو فستیڤالە؟ ئەوەی ڕاستی بە من پار بەشداریم کرد لەو فستیڤالە و پارێکی بووم لە فینالیستەکان، بەڵام ئین ساڵ لەسەر داوای خۆیان ئەمین شێتی تازەم هەبوو بە ناوی چاڵدەران کە لەسەر کردەکانی فرمان کرابوو. بەڵێ. ئەمی شانسە بۆیان ناز پێیان باگەیاندن کە یەکێکە لە ئیشە هەڵبژاردراوەکان و ئەو ئیشانێکە خەڵات وەردەگرن لە ڕاستی لەبەر بە فەرمی ڕانەگەیانداوە من بۆم نییە سۆستم کە ئایا خەڵاتی یەکە لە دووەمە، بەڵام خەڵات وەردەگرن ئینسان ئەنجا ئەم پلاتفۆرمە بڵێن چەند چالاکیەکی هەیە. یەکێک لەو چالاکیانە لە سێزەیە مانگە بڵێن لە ڕۆژ شەمەوە لە بولغاریا لەگەڵ فستیڤالێکی تر پێشانگایکی هاوبەشیان هەیە کە ئەوان دوو ئیشیان هەڵبژاردووە، دوو مەجموعە یا دوو ئستۆریان هەڵبژاردووە لەو ئستۆریانەی کە لە پلاتفۆرمی چیرۆکەکانی گەشت بەشداربوونە کە بە شانازۆیەکیان ئیشەکەی منە. بەڵێ. جگە لەمە فستیڤالێکی هەیە لە ئیتالیا کە لە 26 ئەم مانگە بە ناوی کۆلۆرنۆ هەر لە شاری کۆلۆرنۆ دەکرێت کە یەکێکە لە شارەکانی محافظەی پارما لەوێش بستانەوە پێشانگایەک دەکرێت ئەم ئیشانە عەرض دەکرێت. لە کوتایی مانگی نۆ پێشانگایەکی تایبەت دەبێت بە ئیشەکەی من و خەڵات دەکرێت و جگەلەوە کتێبێکی تایبەتیش بڵاو دەکرێتەوانێت کە ئیشەکەی منێکێکە لەو ئیشانێکە لەو کتێبە بڵاو دەبێتەوە. زۆر باشە. ئەمە سەبارەت بە پلاتفۆرمەکەیان با بڵێن چالاکیەکەیان فستیڤالەکە. سەبارەت بە پرۆژەکەی تۆ پرۆژەی چاڵدێران چی ئەم پرۆژەیە؟ پرۆژەی چاڵدێران بەڕاستی پرۆژەیەکە کە تەرکیزی لەسەر کۆچ و کاریگەری دەرهاوێشتەکانی کۆچە بەسەر گەلی کورد. ئەمن لەم پرۆژەیە چوومە سەردانی ئەو بڵێن کوردانەم کردووە کە ئەمە بە ناوی کوردی خوراسان یا کوردەکانی فرمانگی خوراسان دایان ناکرین کە لە ڕاستی پێش 4 سەدە بە زۆرەمەدی کۆچیان پێکراوە بە بیانووی جیاواز خۆیان بە فەرمی لەناو خەچاوەکانیان باسی ئەوە دەکەن کە ئەم کوردانە بۆ پاراستنی سنوورەکانی بڵێن ڕۆژاوای ئێران نارداوە کە ئێستا لە ڕاستی ئەوە نییە، زیاتر بۆ زعیفکردنەوەی کورد بووە لە ناوچە کوردیەکان. و ئەمن لەم پرۆژەیە چوومە سەردانی ئەو کوردانەم کردەبووە کە بزانم ئەم کۆچە زۆرە مەلیە چ کاریگەریەکی هەبووە بەسەرداب و نەریت و ژیان و کەلتوری ئەم برێماڵانەی کە ئەوە بۆ چەندین ژیر دەبێ دوو کەوتونە لە بڵێن نیشتمانی خۆیان نیشتمانی داد. زۆر باشە. پیشاندانی ئەم مێژووە یان قسەکردن لەسەر ئەم مێژووە یان پرۆژەیەکی لەم شێوەیە لە با بڵێن پلاتفۆرمێکی لەو شێوەیە ئامانجەکەی چییە و سوودی بۆ کورد چییە؟ خۆی لە ڕاستی لێرە ئەمن لەم پرۆژەیە زۆر بەخۆلی چوومەکە ناو بابەتی ئەو بابەتی کە بەڵام گرنگە کە کوردی مێژووی کوردی گۆڕانکاری کەلتوریە لەسەر کورد. ئەم پلاتفۆرمە زیاتر ناساندنی مەبەستی ئەوەیە کە کەلتورە جیاوازەکان لە ڕێگەی هونەری فۆتۆگرافی بە دنیا بناسێت. بۆ نمونە سوودانی کە ئینشاڵ بەشدارن هەتانیان لە وڵاتێکن مەسەڵەن تۆ لە ئەتیۆپی بگرە لە ئەنا بگرە لە ئیتالیا لە ئەمریکا لە دۆبێ ناوان
يعني هر استوريت شوێنێکە و هەر ئستۆریت لە ڕوانگەیەک باسی کەلتوری ئەو وڵاتە دەکات ئەو خەڵکانە دەکات کە تووشی لەسەرکراوە. بۆ من گرنگەکەی لەوەدا ئەمین بەڕێگەی ئەم پرۆژەیەمەوە دەتوانن جۆرێک بڵێن ڕوانگەکان بێن لەسەر ئەوەی کە کورد بۆ ئێستا لە ئەو وەزعەدایە و چ مێزوویەکی هەیە و جۆرێک وەبیرهێنانەوەیە کە ئێمە خاوەن کەلتورێکی زۆر بڵێن بەسیر بین زۆر خاوەن کەلتورێکی زۆر دەوڵەمەندی کە بەداخەوە بە درێژایی مێژوو زۆر هۆکار هەبووە لە ئەوەی ئێمە نەتوانین هەندێک لەم کەلتورانەمان بپارێزین. بۆ نمونە ئێستا لەناو کوردەکانی کرمان ئەوان تەنانەت جلوبەرگیان گۆڕاوە، شێوازی ژیانیان گۆڕاوە، شێوازی تەنانەت نانکردن و نانخواردنیان گۆڕاوە. ئەوە یەکێکە لە کاریگەریەکانی ئەم کۆچە زۆرەمەلیە. و من لە ڕێگەی پرۆژەیەم دەمێ ئەمە شارە بڵێن ئاماژە بەمە بکەم کە بە درێژایی مێژوو چۆن کەلتوری ئێمە بڵێن گۆڕانکاری بەسەرداهاتێ. زۆر باشە، دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری باشتر و سەرکەوتنی زیاتر. زۆر بەڕێز یونس محەممەد فۆتۆگرافەر سوپاس کە لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵم